كانمان دەکەین هاوکات ئێستا کتابی دامەزراندنمان بە ژمارە 9413 لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە بۆ ئەنجومەنی وەزیران بەرز کراوەتەوە لەبەردەست ئەنجومەنی وەزیرانە و تەنها ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی ماوە بۆ دامەزراندنمان داوا لە ئەنجومەنی وەزیران دەکەین کەوا ڕەزامەندی لەسەر دامەزراندنمان بدات و فەرمانی دامەزراندنمان دەربچێن لە ئایندێکی نزیکدا لە ئاگەری وەڵام نەدانەوەی داواکاریەکانمان ئێمە مان دەگرین و بەردەرگای ئەنجومەن چۆڵ ناکەین تاوەکو داواکاریەکانمان جێبەجێ نەکرێتن سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان بۆ ساڵی 2015 و ئێمەش ئێستا کۆمەڵێک لە یەکەمەکان شادەکانی خۆیان هێناوە لەبەردەم کەناڵەکانی ڕاگەیاندن ئێستا شادەکانی خۆیان دۆستێنن وەک ئەوەی کەوا هیچ بەهایشی نیە ئەم شادانە لێرانە هیچ سوودێکی بۆ ئێمە نەبووە وەک یەکەمەکان ئێستا سێ-چوار یەکەمەکان شادەکانی خۆیان لێرە دەستێن لەبەردەم کەناڵەکانی ڕاگەیاندن باشە قسەیەکە بەس کوامە گوشت کوا ئەمە بەسە ئەو ڕاگرە ئەو شیعارە ڕاگرە ئەمە بەیاننامەی بەکالۆریۆسە ئێمە لە تەلەبە یەکەمەکانین بەشی مێژووم دەرەجەم 90 لە سەر 92ە ئێمە شادەیەکمان نایێت تەنها نووسراوی سەر کاغەز بێت نەتوانین لە بوارەکانی نەتوانین لە بواری خۆمانە خزمەتی پێ بکەین لە بری ئەوەی بتوانین لە بواری خۆمانە خزمەت بکەین ئێمە خەریکی کاسپی بین خەریکی کرێکاری بین خۆی تەمەنی هەموو تەنها تەمەنی گەنجیە ئینسان لە نێوان دوو لاوازیە هەم تەمەنی مناڵی هەم تەمەنی پیری ئەوە ئێمە ئێستا لە قووە داین لە حکومەت ناتوانێت ئیسفادەمان لێ بکە بۆی ئێمە بڕیارمانداوە وەکو کاردانەوەیەک بەرامبەر بەم سوکایەتی کە حکومەت بە ئێمەیەکە شادەکانمان بسووتێنین Gracias.